بەڵا خۆشەویستان بۆ ئەوانەی کە هەستیاری پێستیان هەیە ئەم تەوەرە زۆر گرنگە دانیشتن بە دیارمانەوە گوێتان شتکەن کۆمەڵێک زانیاری زۆر گرنگ و بە سوود بۆ ێواخەینە ڕوو. نیشانەکانی هەستیاری پێست چییە؟ چێنەوانەی توش دەبن بەپێی جۆرەکانی پێست، هەستیاری پێست چۆن جیاکرێتەوە و چارەسەرەکان چین؟ ئەمانە کۆمەڵک پرسیارە ڕسمیانەکەمانەکەین دکتۆر گەشین کەمال، سپۆری نەخۆشەکانی پێست و جوانکاری و پاراستنی پێستیش لە هەستیاری وەڵامە دەینەوە. دکتۆر گیان بەخێر بیت. چۆنن زۆرم پێ خۆش بوو بەیەکەوە گەورە لێکتان نەکات. زۆر سپاس دەگەڵێوە. دکتۆر هەستیاری پێست مەبەستمان لێ چی هەندێک جاریش ئەڵێن ئەگزیما، ئەوە ناوەزانستەکەیەتی یان جیاوازە بەشێکە لە هەستیاری هەستیاری پێست جیاکرێتەوە لە ئەگزیما چەند جۆرێکی هەیە. جۆرە زۆر زۆر باوەکەی ئەوەیە کە لە مناڵیەوە کەسەکە ئەگزیمای هەیە، پێزوشکی هەیە، جۆرێکی هەستیاریەوە. بەڵێ ئەوە جۆرێکە لە جۆری ئەتوانین بڵێن هەستیاری، بەس خۆی هەستیاری پێست واتە سنسیتیڤ سکین بە ئینگلیزی، ئەمە شتێکی ترە. ئەمە کەسەکە خۆی هەیەی، بەڵام بەپێی جۆری هەستیارێکە ئەگۆڕێواتە چەند جۆرێکی جیاواز لە هەستیاریمان هەیە. هەمانە بە خۆر هەیەی، هەرچێتە بەر خۆر یەکسەر هەموو گیانی سوورە بێتەوە. هەمانە بە مادەیەکی معەن هەیەی، بۆ نمونە عیلاجێ وەرەگرێ، دەرمانێ وەرەگرێ، هەستیارەکەی زیاکە. هەمانە بە شامپۆ هەیەی. ئەگەر ماوەی پێشەسە لە سوۆشیال میدیا ئاگاتان لێبوو کە کەسێک شکلێکی زۆر گەورەی بۆ هەستیاری دروست بوو، واتە جاری وایە بە مادەیەکی معەن لە میکیاجەکەیە بێ کە خانم ئەیکا یان لە بۆیەکە بێ کە پیاوان بەکارێنن، ئەمە هەستیاری دروستەکە، واتە زۆر جیاوازە لە ئەگزیما. زۆر باشە دکتۆر، کەسێک چۆن بزانێت کە هەستیاری هەیە بە بابەتێک بۆ ئەو نیشانانی کە لە سەرپێستی دەرەکەی خۆی لە چیابین خۆی بەڕاستی لاەخان هەتاوەکو کەسەکە ئختیباری ئەو شتە نەکا بەکاری نەهێنێ ئەو حاڵەتە دەرناکەوێت یاواتە لەوانەیە کەسێک هەبێ هەستیار بێ بە مادەیەکی معەن، بۆ نمونە سڵفا، هەتاوەکو سڵفاکە بەکار نێنێ کە لە حەبا هەبێیان لە شتێکی ترا هەبێ نایزانێت. دەڵێت تاقیکردنەوە باشترین بەڵگەیەوە ئەوە ڕێک ئەوەیە، بەڵام ئەتوانین بڵین ئەو کەسە کە هەستیارە بێت چی ڕوایە بە هەستیارێکەش گرەیدی هەیە، مەرحەلەی هەیە. هەستیاری یەکەممان هەیە سوربوونەوە بەس هەیە، واتە سوربوونەوە لەو مەنتیقەی کە شتەکەی بەرکەوتووە، یان بۆ نمونە کەسەکە حەبەکە خۆ هەستیاری بۆ دروستەکە. هەستیاری تایبەتمان هەیە وردە وردە بێ بە ئەرتیکاریات، پێوترە شەڕە، واتە وەزمە وعائیە، واتە وردە وردە گیانی هەڵا ئاوسێ لە مەنتیقەیەکی جەستەیە لیر دروست ئەبێ. ئەمە بەهۆی چیەوەیە؟ بەهۆی ئەو شتەوەیە کە باسمان کردلەوانەیە ئەو مادەی کە بەکاری هێنێ جسمی هەستیار بێ بۆی و هەستی پێ نەکرد بێ. هەستیاریمانەگە گاتە حەدیەوەی کە نەخۆشەکە بەڕاستی داخڵی خەستەخانە کرێ، لەبەری ئەوەنە گەورە ئەبێ شتەکە، ئەوەنە هەڵ ئاوسانەکە زیاکە، ئەیاتە لێوی، ئەیاتە قورگی، وای لێ لەوانێ قسەی بۆ نەکرێت، تەنە نەفەس بێ، بەهۆی ئەوەوە داخڵی خستەخانە کرێواتە جۆرەکەشی جیاوازە و بە پێی پۆلێنەکانیشی جیاوازە بە پێیەوەی چ مەرحەلەیەکی هەیە. ئەگەر بیست بێتان هەستیاریمان هەیە بۆ پاقلە هەندێک کەسێ هەندێک مڵاڵێەوە لە دکتۆری ئەتفاڵەکان زۆر زۆر ئەوە ڕوبەڕویانە بێتەوە نەخۆشەکان ئەچن بۆ لای ئەوان کە هەستیاری پاقلانەی وایە بۆ نیشی بکایەکسەر هەستیارە بێ، واتە جۆری هەستیارەکان جیاوازە. زۆربەی هەستیارەکانیش لە پێستا دەرەکەوێن. باشەکە لەوەشکنینی خوێندەریە خات کە بۆ نمونە جەستەی من بە چ مادەیەک تووشی ئەم هەستیاریە بێت؟ جۆرە فەحسێکەیە لێرە ئەکرێنەوەی فود ئەلەرجی تێستە، واتە بۆ نمونە مەباسی خواردنەکەن باشەیان هەندێک جارێ هەندێک فەحسی تر هەیە پاچ تێست و ئەمانە ئەکرێ بۆی بۆ نمونە تۆ بە یعنی مادەیەک مادەی ئاسن بۆ نمونە لەسەر پێسیان مادەی مس شتێک هەستیاری پێی ئەم جۆرە فەحسانە هەیە، بەس بە گشتی ئەم فەحسانە ئێمە زۆر سیقەی پێ ناکەین. هەندێک جارێ من خۆم چارەخواز هەبووە هی خۆم بووە بەم خۆمی و تۆ لە کلینیک بڵین 6 ساڵ پێشستا وتێت هەستیاریم بە کیوی هەیە یان بە هەنار هەیە، لەویا وتومە ئادەی کیویەکی بەنێ با تاقیکاتۆ بزانم چی ڕوایە. بستەبل لەبەر دەم خۆمە هەستیارێکی بۆ دروست بۆ ئاوساوە دەمی ئاوسا کەچی دوایی لە فەحسەکە نێگەتیڤ دەرچووە. بۆیە جاری وا هەیە لانی دەرونیش لانی دەرونی شتێکی ترە بەڵە لایانی دەرونی بەڵێ هەندێک هەستیاری هەیە. ئەوی پێش بەرنامەکە شتێکمان باس کرد کە پێوتە نیرۆدێرمەتایتس، ئەمە تەوەرێکی ترە. ئەم نەخۆشانە خۆیان بۆ نمونە بەسەراحە لەوانەیە یەکێک بێ زۆر زۆر بزی بێ، زۆر زۆر مەشغوڵ بێ لە ئیش و کاری ڕۆژانەیە کە تۆ شەوان ئەچێتە ناو جێگەوە خورانێکی بۆ دروزە بێ، ئاڵۆشێکی بۆ دروزە بێ، ئەمە زیاتر هۆکارەکەی گەڕێنیتەوە بۆ حاڵەتی نەفسی. کەسەکە شەو بیر ناکاتەوە تر شەو ڕیلاکسە بێ، مشکی سراحەتەکەی تر جستەی خۆی خوێنێ. ئەمە وەکو هەبتێک وەکو شتێک
ئیتر وای لێ بەردەوامە وەکو خویەک باشە دکتۆر گەشین بە پێی جۆرەکانی پێست هەستیاری جیاوازە لەناو کۆمەڵگەی کوردواری خۆمانناڵەن بۆرەکان ئەڵەن بۆرەکان پێستیان هەستار نییە ئەمە ڕاستە لە ڕووی زانستیەوە خێر هیچ ڕاست نییە ڕاستیێوانە ڕەتی بە مۆزوعەوە نیە بەڵام هەندێک نەخۆشی هەیە لە پێستی سپیا ڕوایە ئەمە شتێکی ترەکە و بۆ نمونە نەخۆشی ئەحمێراری وەردی نەخۆشی دەردەگوڵی زیاتر تیانە دەرەکە لە سپەکانە بۆ لە سپەکانە دەرەکەوێت دەردەگوڵی و طبعا دەردەگوڵی بۆ دەرەکەنای خۆی بەخۆیەتی وەکو گوڵ سوورە بێتەوە کەسەکە بۆیە ئەم نەخۆشیە و توانە تایبەت نییە بە کەسە گەنمڕانەکان هەرچەنە گەنمڕانی شەرەی گرێ بەس بەو زۆر حەددەنا بەڵام گەنمڕانیش پێستیان هەستیارە ئێستا هیوا هەیە گەنمڕەنە سابوون بەکارهێنێ مادەی بۆ نمونە کبریتی تایان مادەیەکی تایە کە پێستەکە هەستیارەکە دیقەدەی ئەو کەسە کە سابوونەکە بەکارێنێ زۆر پێستی هەستیارتر ئەبێ و پێستیشی گەنمڕەنە بەشەتێ کەواتە ڕەبتی نییە بە بۆر و بەسبیە باشە اینجا دکتۆرە گەشین ئێمە زین لە ماڵەکانی خۆمانە بۆ نمونە مادە پاکەرەوەکان بە تایبەت خانمان زۆر حەزمان بەوەی مادە پاکەرەوەکان بەکارهێنین اینجا ئایا ئەم مادە پاکەرەوانە ئەبێتەوە کارێک بۆ دروستبوونی هەستیاری پێستمان بەڵێ ئەمەش پرسیارێکی جوانە چکە بیری ئەومان نەبوو باسیکەین هەندێک مادەی کیمیایی هەیە کە ئەمەیان ڕەبتی بە هەستیاری پێستەوە نییە ئەمەیان کەسە هەموو کەسەکان تووشیە بن معڕەزن بەوەی کە تووشی بن لەبەروی خۆی لە ئەساسا و مادانە مادەی باش نییە بۆ سەرپێست بۆیە ئەبێ کەسەکە خانمان کە ئەو شتانە بەکارێنن ئەبێ بەڕاستی ئاگیان لێبێ دەستکێشی ناو پۆشپەڕۆ لە دەستکەن هەمان کاتانی ساجارێ دەستکێشەکە لابەرن بۆی عارق نەکاتەوە کەواتە ئەمە شتێکی ترە چکە ئەو مادانە خۆی لە ئەساسا مادەیەکە پاکەرەوەیە خۆی ناوی خۆی بەخۆیەتی کیمیایی زۆرتیایە کیمیکەڵی زۆرتیا ڕیاکشن لەسەر پێست دروستەکە بۆیە ئەبێ کەسەکان ئاگیان لێبێ زۆر باشە اینجا زۆر کاتیش بوورە ئاری هەر ئەو شامپۆیانی کە سەرمانی پێشین زۆر کەسەیە شامپۆکان ئەگۆڕێ ناو بەناو اینجا جاری وایە من خۆشم بەسەرم هاتۆ کە شامپۆیەکم گۆڕیوە هەستم کردووە بێخورانم خوراوە هەستیاری بۆ ئەمەیان چۆنە بەڵێ ئەمەیان ئەگەڕێتەوە بۆ ئەو نقطەی کە یەکەم جار باسمان کرد ئەمە هەستیاری پێستە بۆ مادەیەک کە خۆی غەریب بێ بە پێستەکە یان حەزی لێی نەبێ پێستەکە من بۆیە دائیمەن ئەڵێم کە کەسێک گیە بۆ لام چارە خوازێک ئەڵێ بۆ نمونە دکتۆرە زۆر دەمێکە من ئەم مستەحسەرە بەکارێنم ئیتر ئایا مەیکەپەکەی بێ ئایا کرێمەکەی بێ ئایا دژەخۆری بێیان شامپۆکەی بێ خاصەتەن خانمان خۆ دەزای حەزمان لێ شتێک باسەکرێت تاقیکەینەوە بەڵام من دایمەن ئەڵێم ئەگەر پێت کەوتووە مە چەند ساڵە لەسەری بەردەوام بە بۆ ئەی گۆڕی چکە هەموو گۆڕینێک احتیمالی ڕیاکشنێکی جسم دروستکە و هەستیاریمان بۆ زیاکە لەبەرەوە باشترە شامپۆ ئەوەنە نەگۆڕێ هەستیاری پێستمان هەیە بەرامبەر بە گەرما و سەرما زۆریش ئەوە جۆرێکی تایبەتە لە هەستیاری گەرمایەکی جۆرێکیان هەیە ڕێک لە کاتی گەرمایان ڕوئیا کەسەکە هەموو یانی ئەبێ بە سکن ڕاش یعنی هەمووی سوورە بێتەوە کوازی بکەی وردورکە کەسەکە هەرەڵە بەس خۆر بەر یعنی مۆزوعەکە ئەڵترافایلێت لایتە تیشکی سەر و بنەوشەیە جۆری ئەیوبیەکەی هەردووکیان هەستیاری دروستەکەن لەبەرەوە بێ کەسەکان زۆر ئاگیان لێبێ کەمتر بچنە بەرخۆر هەندێکیانەیە بە دژەخۆری شەوانەیە ئەزانن هەندێک هەستیاری هەیە بە دژەخۆر خۆی واولێ کەسەکە ئەڵە هەرچی دژەخۆری دنیا هەیە تاقیم کردوتەوە هەر پێم ناکەوێت بەڵام ئێستا مجموعەیە دژەخۆر هەیەیان مجموعەیە پرۆدەکت هەیە لەسەری ئەنووسێ فۆر سنسیتیڤ سکین واتە بۆ پێستی هەستیار بۆ ئەوەی ئەو هەستیارێ دروست نەکات زۆر باشە اینجا دکتۆرە زۆر کەسی تر هەیە ئەڵێ من هەستەکەم هەستیاریم هەیە بە یەکێک لە ئاژەڵە ماڵەکان ئیتر سەگ بێ پشیلێ بە هەرچیەک بێ لەو بابەتاڵێ هەستەکەم هەر بەرم کەویتر هەموو گیانم دەستەکا بەخۆری ئەمە لایانی دەرونییان هەر بەڕاستی وایە چکە لایەنی دەرونیەکە لەوانێت ترس بێ جسمی ڕیاکشنی بۆ ناکە بەڵام بەڕاستی ئێستا چەند هەستیارەیەکی تایبەت هەیەمە لە خێزانی خۆما باشتێکە بۆ بگەرمەوە کچەکەم پشیلەی هەیە بەس هەموو بەیانێکە هەڵەسێ لە خەولارە چاوی ئاوساوە چەند پێڵم کچم مێڵە ئەو پشیلێ ماچەکە هەر ماچێکا و طبعاً ئەمیش خۆشی ئەوێ ئەڵێ هەموو ژیانم پشیلەکە نایش عباسە هەموو ژیانم عباسە نایڵم یعنی بیبەنە دەرێ لە ماڵ هەستیاری شەپەی لە هەمان کاتە خوشکێکم هەیە دنیاخان ئەم خوشکەم مشکلەیەکی فەقیرە هەر بێتە ماڵی ئێمە زۆر لە پشیلەکە ئاترسێ بەس هەر بێتە ماڵی ئێمە یەکسەر هەستیارە بێ پێستی باوەڕتان بێ هەر ڕێک من یەکەم جارم و دنە بۆیەوە ئاڵی بۆی عباس نێ بەلاتا بەس ڕێک ئەڵێ گەشە بەڕاستی وایە بزەبتی قەتمان ناو یەکسەر ئەبێ بە هەڵامەت هەر یەتە ماڵی ئێمە چونکە ئەو ماڵی دوو پزیشکی پێست یەکسەرە بێ حەبێکیانتی ستاوی بێنێن زیافەتەوە کە پشیلە بەس لێم نزیک بێتەوە یەکسەر هەستیارە بێنێ هەستیارە بم هەموو جسم گەرمە بێت سوورە
دەبێتەوە ئەخورێ ڕێکەوە هەستیاریە ڕێکەوەش هەستیاوە ڕێک وایە باوەڕەکەی پشیلەکە نەش هاتووە بەلایە هەر لە دوورۆ لە بری ماڵەکە پتێونەتەوێ بۆنی پشیلەکەی تایە تۆ بەڕاستی وایە ئەو ماڵەوەی لێ ویان ینی پشیلەکە بۆ نمونە مووی پشیلەکە لەسەر کورسێکە بێ ئەم دەستی لێەیە هەستیارە بێ پێی ئەوەنە هەستیارێکی بەقوت هەر بەڕاستی ترس هەستیاری دروستەکە یعنی بۆ مە تامێسکێکە کەلوانی گاڵن بە ترس زۆر جار دروستە بێ بەڵە ئەی قنجکە سڵاوەیە چیە ئەو چاو قنجکە سڵاوی التیاباتە بەس تامێسک شتێکی ترە تامێسک ڤایرۆسێکە لە ناو دەمارەکە ئەژی کە کەسەکە ئەترسێ نەک هەستیارە بێ ترس جایە کە ئەترسێ مەناعیدا ئەبەزێ ئەو هەستیاریە دروستەکە بەڵام بەسەراحەت بڵێ ئەتوان بڵم ترسیش هەستیاری دروست ئەکا ئەوە ئەو شتەیە کەوتمان جاریواە کەسەکە ئەوێ بنوێ هەستیاری بۆ دروزە بێ پێستی ئەخورێ لەبەرەوەی کەسەکە هەستیارە بێ بۆ هەستیارە بێت لەبەروی جسمی ڕیاکشنی جسمی ئێستەکە شتێک هەیە لەبەرەوە ئازاد دەنێرێ بۆ مێشکی هستامین دەرەیرە کە هستامین دەرەیرە هەستیارە بێ پێش بەرنامەکە باسمانکە ببینەران بزان باسچیمان گوڵان بۆچی لە شەوە خوران دەست پێەکە هەر ئۆتۆماتیکی وای لێ مەسەڵەن هەیە قاچێ خوێ هەیە پشتێ خوێ جا بە دیاریکراویش من بۆ خۆم وەزانێت لە پشت ما یەک شوێن هەیە مەڵێ ڕێک لەو شوێنە شای عازەیە ڕێک و عیازەوە چیەوە کارەکەی چییە ئەوە ئەو شتێکە بۆم باسکردینای نیرۆدێرمەتایتسە واتە ئیگزیمای عەسەبی ئەم ئیگزیمای عەسەبیە لە کاتی ریلاکسیشنە لێویە تۆ قەت بینیوتە لە کاتی دەوامەیان ئێستا لە بەرنامەیەوا لێبێ لەبەرەوەی ئێستا مێشک هەموو خەمێکە ئەوەیە بەرنامەکە جوان دەرچێ قسە بکەی بەس کە ریلاکسەبی لە ماڵەوە هیچ نییە بیری خەیاڵی بەس لای ئەو نقطەیە بێ بۆ ئەو نقطەیە بەس هەیە لەبەرەوەی بەس جسم لەو نقطەیە دەمارەکانی لەو نقطەیە هەستیار بووە بۆیە هەر ئەو نقطەیەش ئەخورێتەوە جا مشکلەیەکیش دروستەکە جاریوە لەو نقطەیە پەڵەو بۆ دروزە بێتەوە خەبێتەوە بۆیە باشترین حل ئەوەیە محاولەکەی حەمامی گەرم نەکەی محاولەکەی شێدارکەرەوە بەکارێنی لەو کاتی کەوا و لێ خورانە بۆ دروزە بێ بەس مەرحەمێکی هەستیاریان مەرحەمێکی ستیرۆید بۆ ئەو منتیقەیە بەکاربێنی زۆر باشە دکتۆرە زۆر کات من بینیم ئەو کەسانەی کە جوانکاریان بۆ ڕوخساریان کردو ئەو کەسانەش تووشی هەستیاری بوون بۆ نمونە زۆر ڕاستە بۆ تۆکسێکیان کردو فیلەرێکیان کردو دوجار تووشی هەستیاری بوون بەهۆی ئەمەوە چەند باسی هەستیاری پێسمان کرد بۆ شتی طبیعی بەس باسی هەستیاریکەین بۆ شتی جوانکاری هەرچەنەمە لە ساڵحمانانە بێ بیڵین بەڕاستی با پێتان بڵم جەماعەت هەندێک جارێ هەستیاری لە فیلەر ڕوایە هەندێک جارێ هەستیاری لە بۆتۆکس ڕوایە بۆتۆکسەکە کاری بەخێرە لە بەروی لەوانەیە لە خودو هەفتەکەیان ڕووبە بەس فیلەرەکە مشکلەیە فیلەرەکە جواری وایە دوای چەند ساڵێ ڕوایە بەڕاستیش با بڵم لەوانەیە کەس ئەمەی نەزانی بێ جاریوە هەیە کەسەکان کە فیلەری کوالیتی خراپ بەکارەهێنن سلمێنراوە لە زانستە کە ئەم کوالیتی خراپانە دوایی لە لۆنگڕەنا لە مەدەلبعیدا یان هەستیاریان بۆ ئەکا یان جسمیان تەقبولی ناکە ئەوێ دەری بێنێت یانە بێ بە گرانیولۆما ئەبێ بە گرێگرێ ئەمانە بۆیە ئێمە دایمەنەڵین فیلەرێ بەکارهێنە کە زۆر باش بێ کە فودراگ ئەدمنیستریشن ڕێگەی پێیابێسی ئیسێرتیفای بێ کوالیتی بەرز بێ لەبەر ئەو مۆزوعی هەستیاریەیە چونکە گەر هایلۆرۆنیک ئەسید خۆی بێ ئەگەر فیلەرێکی باش بێ ئەو هەستیاریەوە بۆ دروست ناکە چونکە خۆی هایلۆرۆنیک ئەسید خۆی لە پێستا هەیە بەڵام ئەوە جاریواشتی تری لەگەڵا بەکاریە بۆ هەستیاری زۆر کات من خۆشم بۆ توکسم ئەنجام ماوە کە بۆیان کردوم یەکەم جار تێستێکیان بۆ کردوم اینجا دوای ڕاست گۆ بم ئێستا دوسێ ساڵە بۆ مۆزوعی تێستەکە منیش پێشتر وامە کرد خاصەتەن ئەگەر کەسێ یەکەم جاری بێ بۆ تۆکسکە بەس ئەوە دوسێ ساڵە ئەو قسەیە ئەڵەن ڕاست نییە ئەڵەن بۆ ئەو مۆزوعی هەستیاری سکین ئەلەرجی بۆ تۆکس هیچ دەور نابینێ واتە گەر کەسەکە هەستیار بێ پێی ئەو بیکەیتونەکەی لە یاد دەرناکەگەر بەڵە بەس ئێمە بۆ فیلەری کە بیتوێنینەوە ئەوواکەین چکە کە فیلەر ئەتوێنیتەوە مادەی هالەیز بەکارێنیەتی سی کەسەکە پێستی هەستیار بێ یەک تۆزی بۆ لە ئەگەر پێشتر تاقی نەکرد بێت تۆزێکی بۆ لەینەوە هەستیاری هەبێت تێکچوونی هۆرمۆنەکان بەتابەتی لای خانمان هەستیاری دروست دەکات هەستیاری پێست نەخێر ئەتوانین بڵێن کەلیمەی سێنسیتیڤ سکین دروست ناکات تێکچوونی هۆرمۆنات بەڵام خۆی ئەوە واقعە کە خانمان لە کاتی سووری ماگانەیانە جسمیان حساسە بێ هەر عامەتەن بەگشتی هەموو شوێنێکیان حساسە بێ لەبەرەوەی تۆ پێکهاتەی جسمی کەسەکە واییە هۆرمۆناتی بەرزی و نزمی بۆ دروسە بێ کە بەرزی و نزمی بۆ دروزە بێ احتیمال هەیە هەستیار بێ بۆ شتێک بۆ نمونە کە تۆ دەرزی بۆ تۆکسی لەو کاتەیە بۆ ئەنجامە یان RF-ێکی بۆکە یان لەیزەرێکی بۆکەی دیقەتەی کەسەکە لەو کاتەیە هەستیارترە بە دەرزێکە واتە حەسی ئازاری زیاترە لەو کاتەیە بەڵام ئەماوە ناگەێنێ هەستیاری بۆ دروستکە نەخێر هیچ هەستیاری ناش بەپەی تەمەن بەڵام
هەستیاری چۆنە هەستیاری چۆنە ینی کە چوتە تەمەنەوە جارستەکەی بەڵێ کەسە بە تەمەنەکان دڵی تۆ بڵێ ئەمانیش هەستیاریان تیاما بێ پێستیان هەستیار نامێنێ من تەسەورەکەم ئەمە زیاتر ئەوە بێ لەبەری کەسەکە زۆر معڕەزە بێتەوە بۆ ئەو شتە چەند ساڵێکی زۆر تۆ ئەوژیاوە ڕایە لەگەڵی ئەمەیەک دومیان هەندی هەستیاری هەیە هەتا یعنی دووربا تا قبرەکە لەگەڵ ئەمێنێتەوە ئەبێ قەت ئەو شتە بەکار نێنێک هەستیارە پێی واتە بەپێی دەرەجەی هەستیارێکە دەورە بینێ هەندێ نەخۆشی هەیە لە دوای بەعکسەوە لە دوای 50 ساڵ دروستە بێ ئێستا شتێک هەیە بە ئینگلیزی پێوتێ سینایل زیروسس واتە پێست وشک بوونەوە لە دوای تەمەنی پیری دوای 50 ساڵ پیر نییە طبعاً باوا من خەریکە نزیکەمەوە با بەخۆم نەڵم پیر جارێ مایش بە بەڵام ئەمە لە دوای تەمەنی 55 ساڵە پێست وشکە بێتەوە سەب کوتێنێ سفاتواتە چوری مسەتەحی ژێر پێست ئەم چوریانە وردە کەمە بێتەوە لە پێستا لەبەرەوە کەسەکە معڕەزە بێ بۆی پێستی وشک بێتەوە ئەمە هەستیاری نییە ئەمە پێست وشک بوونەوەیە بەڵام ئەمە لە دوای تەمەنێکی معەنەوە دروستە بێت تۆرە هەستیاری کورتخایانە یاخود هەستیاریمان هەیە درێژخایانیشە بەڵێ وەکو باسم کرد هیوایە دوور با تا قبرەکە ئەمێنێتەوە بەس هیواشەیە کورتخایانە هیوا هەیە بۆ نمونە هەستیاری بە مادەیەکی معەن هەبوو لە هینەکە کۆزمەتیکەکە بەکارێناوە کەچی دوایەوەنە بەکارێنێتەوە پێستی ڕایە لەگەڵی هەستیار نامێنێ بووی واتە ئەوەش دەوریە هیوایە هەستیاری ئەگۆڕێت بۆ شتێکی نۆرمال ئەو هەستیاری کە لەسەر پێست دروستە بێ هیچ کات بوو هەستیاری لە ناو چاویش بات بۆ زۆر زۆر چاوێکێکە لەو موسیبەتانە لەبەری زۆربەی کاتەستیارێکە لە لێو لە چاوا دەرەکەوێ چونکە ئەو شوێنانە شوێنێکی هەستیار و تەنکن خۆیان بە تەبیعەتی خۆیان جاری وا هەیە هەستیارەکە چێتە چاو بۆیە جاری وایە مە هەستیاری کە ئەیبینین بۆ نمونە لە کلینیکی خۆمان ڕیفێریەکەین بۆ لای دکتۆری چاو یان ڕیفێریەکەین بۆ لای دکتۆری قوڕک چکاڵین هەستی ئەو شوێنانەشی بەرکەوتەی هەستیاری هەبووە باسی ڕەنگەکانمان کرد گەنم ڕنگ و بۆر و ئەمانە بەڵام پێستێ بۆ خۆی چەورە پێستێ بۆ خۆی وشکە بەسروشتی بە کامیان زیاتر هیچ ڕەبتێکی بە چەوری و هیچ ڕەبتێکی پێوەی نییە بەڵام پێستی وشک دائما احتمالی ئەگزیمای زیاترە ئەگزیما جایە لە هەستیاری وەکوتمان ئەگزیما وشک بوونەوەی پێستە بەڵام پێستی وشک دائما معڕەزە بۆی هەستیار بێ بۆ ئەگزیما بەس هەستیاری وەکو سنسیتیڤ سکین لە هەردووکیان ئەوە چییە کە پێست هەڵەیات ئەوە هەستیاریە ئەوەش نەخێر ئەوە هەستیاری نییە بەس یەکێ لە نیشانەکانی هەستیاری ئەوەیە کە پێست هەڵەیە بەڵام بۆ نمونە ئەگەر پۆلێنی کەین بۆ مۆزوعی ئەگزیماش زۆر جۆری جیاوازمانەیە ئەگزیمانمان هەیە لە ویلادیەوەیە ئەتۆپیک دەرمەدایتس ئەگزیمامان هەیە لە دوای تەمەنێکی معەن بەهۆی بەرکەوتەکانی وەکولانەخان فەرمووی هی کیمیکەڵەکان کە بەکارێنێ کەسەکان میکیاج یان ئەگزیمامان هەیە بەهۆی کۆنتاکت ئەگزیما بۆ نمونە منم سعاتە لە دەسەکەم پێم ناکەوێ مادەکەی لەو شوێنە ئەگزیماکە دروستە بێ واتە ئەوە هەستیاری نییە ئەگزیما بنەبڕەک هەیە بە تەواوەتی دکتۆرە گەشت بە پێی جۆرەکەی ئەگەر بۆ نمونە تۆ کۆنتاکت دەرمەتایتس بێ و شتە بەکار نێنی تۆ کە کۆنتاکت بێ شتێکە بەرکەوێ بنەبڕە بێ بەڵام ئەگەر ئەگزیمای ویلادی بێ زۆر مەحاڵە بنەبڕ ئەمە کۆمنتی تۆ وەرگرم وەکو دوا کۆمنتە لەسەر ئەو گژوگیا کوردەواریانە ئەو دەرمانە کوردەواریانی کە هەیە من زۆر کات لە پەیجەکانە ئەیبینم هەندێک کەسەیە ئەڵە چەنەها ساڵە من تووشی ئەگزیما بووم و زۆر دەرمانم بەکارهێناوی جیسپادەی نەبوو بەڵام بەم کرێمە کە لە بەم کرێمە بە هەفتەیە ئەگزیماکەم پەڕانێنجا تۆکو پزیشکێکی پێست کۆمنتی ڕازگۆ بم لەگەڵە هەر هەفتەی پێشوو لە کلینیک باوەڕ بێ 3 کەیسم لا 1 ڕۆژە آخر زۆرە 3 کەیس لە عینەن ڕۆژە ویستم ڤیددیۆیان کەم باسی خۆیانکەن بەس نەیان هێش قوبوڵیان نەکرد منیش پرایڤسی نەخۆش بەلامەوە زۆر مهمە زۆربەی کات لە سۆشیال میدیاکەی خۆما حتا ڕسمەکانیش کە دا ئەنێم هەمووی عرض ناکەم بە سەراحەت ویستم ئەوەیان بۆ باسکەم کە چەند تەدمیر بوون بە کرێماتی خەڵتەی عەجیبە و غەریبە ئەو شتانەی کە بەکارهێنن لە بازار کەس نازانێت چیتایە من دائیمەن یەک شت بە چارە خوازەکاڵم ئەگەر کرێمەکە بەڕاستی ساینتیفیکلی بروف وایە هەڵبەتە لەسەری ئەنووسرا چیتایە بەڵام ئەوە منیش لەوەش ئەتی ئەگەم کە هەندی هێربڵ هەیە عشاب هەیە بەڕاستی چارەسەرە بۆ ئەگزیما بەس لەبەروی ئێمە بسەبت نازانینە مەعشابانە لەگەڵ ئەعشابەکەیە چیت مادەی تریتایە ناتوانین ئەمە پروفکەین و بە خەڵکی بڵین ئەم کرێماتانە بەکاربێنین بۆیە بەڕای من بەڕاستی موسیبەتە لە خۆیانەوە بەکاری بێنن سپۆری نەخۆشەکانی پێست و جوانکاری زۆر سپاس بە ئەمە خۆشحاڵ بووین کامڕۆ لامان ئامادە زیاتر لەگەڵ